بۆ ماوەی سێ ڕۆژێ مە کەمپینەکەمان ڕاگەیاندووە بە ئیزنی خۆی تەبارەکە و تەعالا ئینشاءالله حتاوەکم ڕۆژی شەمەی ئایندە بەردەوامە بین. ئەو شتانەی کەوا وەری ئەگرین لە پارە، لە بابەتی وشکە، لە بابەتی ناوماڵ وزایدەن لە ئاوی سەفەری، پاشان شتەکان زۆرن، هەر شتێکەوە لە توانای هەر کەسێکە هەبێ ئینشاءالله ئێمە ئامادەیمان تایە وەری بگرین و لیژنەیەکمان پێکهێناوە لەگەڵ بەڕێزان قایمقامێتی قەزای شارە زۆر لیژنەکەی بە ئیزنی خوا ئینشاءالله خۆشیان سەرپەرشتی ئەکەن و هەر کەسێک هەر شتێک ئەگەر لە خۆشی زیادە ئینشاءالله توانێ ببەخشێت و ئێمە لە خزمەتتانە ئەبین. دوێنێ لە تورکیا و لە سووریا قەوماوە دڵنیا بن لەوەی کەوا هیچ دوور نییەکەوە ئەمڕۆ لە ئێمەش بقەومێت. چەند ڤیددیوەکمان بینی بەڕاستی ڤیددیۆکان زۆر کاریگەریان تێکردین بەوەی کەوا باوکێک چووەتە سەر بانی ماڵەکەی هاوارەکەەوە قیرێنێەوە ناڵێنێ ئەڵێ کشەکەم توخوا تەنها یەک بەڵێم بۆ بکە. چەند کات و ساتێک لەسەر ئەم سەربانە ماوەتەوە، چەندین مناڵبوونەتە ژێرەوە، چەندین باوک گیانیان دەرچوو مناڵەکانیان بێ باوک ماونەتەوە، چەندین دایک و باوک ئێستا لە سۆراغی ونبوون و نادیاری مناڵەکانیانان. بەڕاستی ئەمانە لە سۆنگەی بەرپرسیارەتی و ویژدان و ئینسانیەت و بەڕاستی نەفسیەتەوە ئەم جۆرەشتانەمان پێ قوبوڵ نەکرا، بۆیە هاتین کەمپینێکمان ڕاگەیان بۆ ئەوەی کەوا بتوانین خزمەتێک بەو خوشک و برایانەمان بکەین لە ئەو کاتێکەوە ئەم کارەساتیان بە سەر هاتووە. کارەساتەکەش وەک زانیمان هەمووان سروشتی و دەستی هیچ کەس و لایەنێکی تیان نییە. لیژنەیەکمان پێکهێناوە لە قەزای شارە زۆر هەڵەبژەی تازە بە سەرپەرشتی لیژنەی چاودێری قایمقامێتی قەزای شارە زۆر. لیژنەکانمان پێکەوە دانوستانی لەسەرەکەین و شتەکان هەمیان کۆکەینەوە و ئەیبین ڕادستی لیژنەی سلێمانیەکەین لەوێ کۆنتاکمانەوێ پێکەوە بە ئیزنی خوا ئینشاءالله ئەگەینە شوێنی مەبەست. واللهی هەتاوکم ئێستا ئەتوانین بڵین نەوەکو پێویست بووە نە ئەوەیە کە بڵین هیچیان هەیە نابێت. تقریبا هەتاوکم کاتەیە نزیکەی 500,000 و سەروتریش پارە هاتووە لەگەڵ حەز ناکەین ئاماژە بە لایەنەکانکەین، بەڵام وەکو ئاوی سەفەری تقریبا 100 کارتۆن هاتووە، دۆشەکە و بەتانی و ڕۆن و دۆشا و بابەتە وشکەکانی سەرەتایی ژیانی ئینسانەکانیش تا ئەم دەقەیە هات.